تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی سەرقاڵی دوایین مەشق و ڕاهێنانەکانیەتی بۆ یاری کۆتایی خولی پلەیەکی عێراق. تیمەکەی پێشمەرگەی سلێمانی دوای سەرکەوتنیان بۆ خولی ناوی عێراق دەیانێت بە بەدەستهێنانی قەڵغانی یەکەمی خولەکە ماڵ ئاوایی لە خولی پلەیەکی عێراق بکەن. ڕاهێنەر و یاریزانانی پێشمەرگەی سلێمانی دوایین سەرنجی خۆیان لەسەر ئامادەکاریەکان و یاری کۆتایی دەخەنە ڕوو. بە پشتیوانی خوای گەورە و بە هاوکاری یانەکەمان کە پلانێکی درودێژمان هەبوو، پلانێکی 4 ساڵی کە یانەکەمان بە سەرپەرشتیار یانەکەمانی سپارت کە ئەو 4 ساڵە توانیمان ئامانجی یاریزانەکان پێچین، وەکو ناشین، وەکو شەباب، وەکو مەدرسە، وەکو خەتیەک توانیمان ئامانجێکی باشمان هەبێت لە پێگەیاندنی یاریزان و زائیدەن لەوەی کە بتوانین بربەرەکانی خولی کوردستان و عێراق بکەین. وەلحەمدوللا شکر و پلانانی کە دایان ڕشت توانیمان بگەین بۆ ئامانجەی کە هەردوو تیمی تازە پێگەیشتوان و لاوانی یانەکەمان بگەینە خولی نایابی عێراق. لەگەڵ ئەوە شاگەیشتنێتێکم و دووەمی پلەیەکی عێراق ئیشەڵا بە توموحێکی ئەوە هاوکاری یانەکەمان و هاوکاری هەموو لایەک بتوانین قەڵغانی عێراق بینەوە بۆ شاری سلێمانی و یانەکەمان. ئێمە بە تەواوەتی حازرین ئینشاءڵڵا بۆ ماوەی 2 هەفتەی خۆمان ئامادەکرۆ بۆ یاری کۆتایی خولی پلەیەکی عێراق و ئینشاءڵڵا ئێمە توانیمان یانەکەمان سەر بخەین بۆ خولی نایابی عێراق، بەڵام پشتیوان بەخوا چاومان لەو ئامانجەیە کە ببین بە یەکەمی خولی پلەیەکی عێراق. تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی لەم وەرزە دوای بەشداریکردنی لە خولەکانی کوردستان و عێراق توانی لە کوردستان تا ژوارگۆشەی زێڕین هەنگاو بنێت و لە خولی پلەیەکی عێراق بە گەیشتنی بە یاری کۆتایی ڕاستەوخۆ سەرکەوتن بۆ نایە بەدەست بهێنێت. بڕیارە ڕۆژی هەینی لەسەر یاریگای تاجی لە شاری بەغدا تاسە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی و مینا لە یاری کۆتایی ڕوبەڕووی یەکتر ببنەوە. ئەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.